سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش جارێکی دیکە لە سنووری سلێمانی موچەی بەشێک لە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم دواکەوتووە. ژمارێکی زۆر لە بانکەکان دیسان هاوشێوەی مانگەکانی ڕابردوو پارەی تێدا نەماوە. بارودۆخی سلێمانی هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر خراپە. ئەوەی کە دەوترێت دۆخی سلێمانی جیاواز لە پارێزگاکانی دیری هەرێمی کوردستان بە دۆخێکی زۆر خراپتردا تێدەپەڕێت. ئاخۆ هۆکاری ئەم گرفت و کێشانەی کە ڕوبەڕووی سلێمانی بووەتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانن وەک دەسەڵاتداری هەرێمی کوردستان هەردوو لایەن یەکتری تۆمەتبار دەکەن بەوەی کە هۆکاری کێشەکانن. لەلایەک پارتی دەسەڵاتی یەکێتی لە سنووری سەوز تۆمەتبار دەکات، هاوکات یەکێتیش پارتی وەکو حکوومەت تۆمەتبار دەکات بەوەی کە سلێمانی پشتگوێ خراوە. من دەمەوێت گفتوگۆی زیاتر لەبارەی ئەو بارودۆخەوە بکەم لەسەر سلێمانی دروست بووە بە میوانداری بەڕێز بەیار عومەر ماستەر لە پلانسازی شار و هەرێمەکان. سڵاوت لێبێ بەیار ئەم کاتت باش. دەمەوێت بزانم ئەو بارودۆخی کە بەگشتی لە هەرێمی کوردستان هەیە و بەتایبەت لە سلێمانی هۆکارەکەی چیە بۆچی بەم دۆخە گەیشت؟ زۆر سپاس کاگراگەرەوە بۆ شارپرێس بەم دەرفەتە. بێگومان مەسلەی ئەوەی کە بارودۆخی ئەم ناوچەیە دەمێکە، یعنی مەسەلەن من خۆم چەنەها قسەم لەسەر کردو و وتارم لەسەر نووسیوە، چەنەها خەڵکی تریش هەر قسەیان لەسەر کردووە. یعنی مە کەڵەکە بووی ساڵانی ڕابردووە بە حەقە دێنی شتێک نییە بە ڕۆژوو ڕۆژڕوویا بێ، بەڵام ئەوە نییە بڵێ تۆ بتوانی بە دیاریکراوی یەکێک تۆمەتبارکە، یعنی شتێکە کۆمەڵک فاکتەر هەیە. مەسەن بەڵام یەکێک لە فاکتەرە سەرەکیەکان ئەوەیە کە حکوومەتی هەرێم وەکو حکوومەتی هەرێم تەسەڕف ناکە، وەکو حکوومەتێکی ناوچەگەر تەسەڕفەکە کە بڵین پارتیدا باڵا دەستە بە چاوی ڕق و تۆڵەکردنەوە لەگەڵ ئەم سنوورە تەعاملەکە. بۆ نمونە موچە هەیە لە زۆنی زەر بەڵام لە زۆنی سەوز نییە، لەوێ خزمەتگوزاری هەیە لێرە نییە، لەوێ بودجی پەرەپێدانی پارێزگاکان هەیە لێرە نییە، لەوێ بەشی بڵین حەسەی نوت و غاز و بەنزین هەیە لێرە نییە، لەوێ نسری فەرمانگۆ و داودەرمان و پارە بۆ خەستەخانەکان هەیە لێرە نییە. ینی لێرە بە تاوەتی ئاێنێ دەستخەنە بینەقا. بەڵام حکوومەت دەڵێ ئەوانە هەمووی هەیە بۆ سلێمانیش ئەوەی کە خراپ مامەڵە لەگەڵ بودجەکەیە دەکات دەسەڵاتدارانی سنووری سلێمانین. پێتان وایە ئەمە تا چەند ڕاستە؟ ئەزانی کارڕێڤیار ئەدێ شتێکی شاراوە نییە، ینی تۆ گەردیقەتی بێ هەم یەکێتی بەهۆی کێشە ناوخۆیەکان و ئەو فرەجەمسەری و باڵباڵانی کە تایە بوو وەتیایە بووە و لەگەڵ سراعی ناوی بڵین ململانی نێوان یەکێتی و گوڕان وای کردبوو کە ئەم مەنتیقەیە زیاتر بچێتە دەوە، هەم خۆیان نەتوانن خزمەتیکەن و هەم پارتیش زیاتر بتوانێت سزای بات و ئەم باڵباڵانە بوو بۆ هۆی ئەوەی کە پارتی بتوانێت هەنێک لە جەمسەرەکانی یەکێتی بە پارەیەکی کەم ڕازیکە و بێدەنگیان کاوە چاوپۆرچیان پێ لێ بکالەوەی کە خزمەتی ئەم سنوورە نەکرێت، کە بۆ نمونە مستحقاتی ئەم سنوورە بە ملیارەها دۆلارە، بەڵام پارتی ئەچوو لە باتی بە ملیارەها دۆلار مستحقاتی ئەم سنوورە بنێرێ، چەند جەمسەرێکی ناوی کێتیە گرت و بە چەند سەد میلیۆن دۆلارێک ڕازیەکردن بۆی ئەوانی چاوپۆشی لە پشتگوێخستنی ئەم سنوورە بکەن. اینجا بە حەقەت ینی یەکێتیش ئێستا خۆی لە بەردەم دووڕێیانێکە، یا ئەوەتانێ خۆی چاکە و خۆی لە فرەجەمسەری ڕزگارەکە و خۆی لەوەی کە مافیاگەرێتی و هەر کەسە و هەسێ و میلیشایەکی هەبێ دەست بەسەر مەنتیقەیەکە بگرێ، هێزەکانی خۆی کە هێزەکانی هەفتەیە یەکی ئەخاتەوە و ئەتوانێت هەم خۆشی هەستێنێت و خزمەتی ئەم مەنتیقەیە بکە، یاخود ئەگەر بەم شێوەی ئێستا بێ بێگومان یەکێتی هەم خۆشی زۆر زۆر دەکە و هەم زەرری زۆر زیاتری لە مەنتیقەکە. لە دوایین وتاردا باز لەوە دەکەیت کە یەکێتی و بەشێک لە حیزبە سیاسەکانی تر با فریای سلێمانی بکەون، بەڵام لە بەرامبەر ئەمە یەکێتی خۆی تۆمەتبارە بەوەی کە هۆکاری کێشەکانی سلێمانیە. پێتان وایە یەکێتی لە کاتێکا تۆمەتبار بێ بەوەی کە هۆکاری کێشەکان دەتوانێت فریاد ڕاست بێ بۆ سلێمانی؟ بزانی کارگرافیار ینی چۆنەڵی ئەوەی کە بەنگلیزی پێوترێت ریال پۆلیتیکس، ینی سیاسەتی ڕاستەقینی سە ئەرزی واقع دوور لە تیۆری و دوور لە مەسەن هەنێ ئاراکە لە خەیاڵاتە هەیە کە ئەڵێن فریاد ڕاست نەک بۆ مەعنایی کە یەکێتی مەسەلەن بۆ نمونە ئیشێکی زۆر باشی کردووە ئەتوانێت بەردەوام بێ لەسەری، نەخێر ئەتوانێت هەڵەکانی خۆی ڕاستکاتەوە. مەسەلەن لە کەیسی نەوتە لە مەلەفی نەوتا چۆن یەکێتی و گۆڕان بە ئاراسێکی زۆر خراپە بوون بە دارشەق بۆ پارتی، ئەتوانن لە مەلەفی غازە بە تایبەتی کە یەکێتی هێزی چەگاری هەیە ئەتوانێت ئەم بارە ڕاستکاتەوە و بارودۆخی خۆشی وەکو حزب بۆ مەنتیقەکەشی هەستێنێتەوە، ئەیش بۆی کە نەهێڵە مەلەفی غازیش بە دەردی مەلەفی نەوت بچێت، کە بە حەقەت کە تۆ دیقەتی بی مەلەفی نەوت ئێمە بەهۆی مەلەفی نەوتەوە تووشی بێموچەیی بووین، تووشی ئەو بووین کە بەغا موچە نەنێرێ، بودجێ پەرەپێدانی پارێزگاکان نەنێرێ، مقابل بۆش ئەمان پارەکان هەمووی تەسلیمی تورکیا کرد و هەر تورکیا بۆ پارینەوتی خۆمانیت پەلاماری هەرێمی کوردستان ئاەتەوە
پەلاماری برایە کوردەکانمان لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا باکوور ئەیە و ئەمەشان ناوناوە کوردایەتی بە حەقەت ینی نازانم ئایا ئەمە کوردایەتیە اینجا ئێستا یەکێتی ئەگەر بێ خۆی باری یاری خۆی ڕاستکاتەوە بە هیچ شێوەیەک نابێت ینی ئەمە مەسلەیەکی زۆر چارن و سازە بەنسبەت مەنتیقەکەشە و خەڵکی مەنتیقەکە و اینجا بەنسبەت یەکێتیشەوە کە مەسلەی غاز نابێت تەسلیم کرێ بە هەر وەسیلەی بچکە ئەگەر دیقەتی بی پارتی چگە لەوەی کە هێزی کۆ کردوتەوە وای کردو هەنێک خەڵکی ناوچەکەی کە بڵێن بوون بە پارتی باشگاری تەسلیم نەکردنی غاز یان تەسلیم نەبوون بەو داوایی کە دەگوترێت پارتی هەیەی بۆ هەناردەکردنی غاز دەتوانێت چی بۆ سلێمانی بکە پێشتریش دەمێت لەسەر ئەوە بۆستم پێشتریش ئێوە خاوەنی پرۆژەیەک بوون بە ناوی بەهرێمکردنی سلێمانی پێتان وایە لە ئەگەری جێبەجێبوونی پرۆژەیەکی لەو جۆرەدا کە دەیڵێت بە تایبەت بە هەرێمکردن و تەسلیم نەکردنی سامانی سروشتی سنووری سلێمانی بە پارتی دەتوانرات چی بۆ ئەم دەفەرە بکرێت بەڕاست ئەم کێشانەی توش نەدەبوون یان ئێستا ئەگەر بیکەی کێشەکانی چارەسەر دەبن ئەزانی کاگڕاڤێرانی مەسلەی تەعاملکردن بە مەلەفی غازەوە بە شێوەیەکی زۆر عقلانیانەوە لە ڕێی بەغاوە و ئەکا کە یەکەم تۆ ترسی شەڕ لەم منتیقەیە دوورەخیتەوە من پێشە مشتێک کە تۆ کە ئەتێ مەسەلەن نەوتیش یا غازەکە ژۆ کوونەوتەکە لێ بکەی ئەنی تۆ شتێک وا کارێکەکەی کە شتێک نەمێنێ بەنای هەرێمی کوردستانەوە بە معنایەکی تر هەرێمی کوردستانەکەی بە ساحەی شەڕ یا بڵێن مەیدانی جەنگ لە نێوان تورکیا و ئێران لەلایەک و ئەمریکا و رووسیا لەلایەکی ترۆچ کە نە رووسیا قبوڵێتی تۆ بی بە بەدیلی غازەکەی ئەو نە ئێرانیش قبوڵێتی تۆ هەرچی سەر و سامانی ئەم وڵاتەی تەسلیمی تورکیایەکی چکە لە ڕووی مێژوویەوە سەیری بکەی ئەم منتیقەی ئێمە منتیقەی ململانی بۆ لە نێوان عوسمانی و سەفەویەکانانی لەو کاتەوە هەتا ئێستا ئەم بڵێن ئەم شێواز و ململانەی لە قاڵبی جیازە دووبارە بۆتەوە ینی ئێرانیش لێ ناگەڕێتەوە ئەوە بە ئاسانی غازەکەش و کوونەوتەکە تەسلیمی تورکیاکەی و بینیشمان ینی ئێران مەسەج و سیگناڵی خۆی نرد و موشکبارانی ئەو شەنانی کرد کە ئەو کۆبوونەوەنی تاکرابوو کە بینیمان لە میدیاکانەوە و بەڕاستی بەداخۆ پارتی هیچ نەیتوانی هیچ ڕەتفعلیکیش بنوێنێ باشە ینی من ئەو پرسیار ئەکەم کاگرافیان کە تۆ مەسەلەن لە ڕووی هێزی چەگارەوە سوپایەکی نیشتیمانی وەو نەبێت کە دەرەقەتی شەڕی مەسەن ئێران و رووسیا بیت لە هەمان کاتە ئابووریکی نیشتیمانیش نەبێت کە تووشی ئابلوقی ئابووری بی بتوانی خۆ بژێنی ئێکاتە ئەم ڕێسک و مجازەفەیە چێتۆیکی ینی بە معنایەکی تر ئەیانوێت سلێمانی بە دەردی کەرکووک بەرن چۆن کەرکووکیان لە دڵ و قوسی کوردستانەوە کرد بە تەسلیمی عێراقیان کردەوە چۆن لە سایە پەنجای خاکەکەمان لە دەست و بەشێکی زۆری سەروەری ئەم بەشەخاکی کێمایشمانە خەریکە لە دەستی ئین ئەیانوێت سلێمانیش وردە وا لێ بکەن بێ بە مەدانی شەڕ و مەسەن تورکیا و ئێران بێن پەلاماری بن وەکو کەرکووکی لێبە لەبەرچی لەبەرێک سەربی بەسیط لەبەری لەژەر دەستی پارتیانیە و ئەو عقلەتە چۆن بڵی ناوچەگەرە پێی وایە کە ئەمەنتیقەی لەژێر دەستی ئەوانە بێ بیچەوسێنێتەوە بێتە فرتونای بکە بە حەقەت زۆر باشە ئەگەر لە ڕابردوودا پرۆژەکەی بەڕێستان بۆ بەهرێمکردنی سلێمانی سەرکەوتوو بوویان لە ئێستا و بۆ داهاتوش جێبەجێ بکرێت پێتان وایە دەتوانێت کێشەکانی سنووری سلێمانی چارەسەر بکات بەدڵنیاییەوە ئەتوانێت زانی مەسەلەی بەهرێمکردن ئەنی وەکو بڵێن بینەرانیش پیاشنن لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانی دنیا پیڕۆکرێت لە ئەمریکا لە ئەڵمانیا لە سویسرا لە ئیمارات کە لە ناوچەکەی خۆمانایە نمونەیەکی زۆر سەرکەوتووە ئێستا چۆن بڵێن ئەبوو زەبی و دووبێ و ئەو پێنج حەوت ئیمارەت بەیەکۆی کان گرتووە دەوڵەتێکی یەکگرتویان دروست کرد مەش دەتوانین ینی هاوشێوەی ئەوە مەسەن سلێمانی و هەولێر و دوهۆک و هەڵەبجە و کەرکووک وەکو پێنج پارێزگایەک بگرین و هەولێر لە هەمان کاتە هەم پایتەخت بێ لە هەمان کاتیشە پارێزگایەکی فیدرال باشە دۆخی حکوومەت و هێزە سیاسیەکان ئەوەندە باشە کە پرۆژێکی لەو جۆرە جێبەجێ بکەن و بۆ هەنگاوەکانی داهاتوش چارەسەریان بۆ کێشەکان پێبێت سری ئێمە پێشی نەمانەیە سابقەمان هەیە لە ڕۆی زمانی دوو ئیداری وەزع زۆر باشتر بوو لە ئێستا ینی ئەو کاتە کە ئێمە نەوتیشمان ئەنار بوجە ئەها و موچە ئەها و بجێ پەرەپێدانی بانگەشەی دوو ئیدارەی بکەیان سری نەمە بەستم ینی دوو ئیدارەکە فۆرمێک بوو لە فۆرمی بڵێن بەهرێمکردن بەڵام لە شازێکی چۆن بڵێ حزبی و ململانێکی خراپی شەڕی ناوخۆیە بوو بەڵام من ئەوەی کە ئێمە بیرمان لێ کردوێتەوە یا ئەوی ئێمە پێمان باشە ئەوەیە کە لە جاتی ئەوی ئێمە ململانەیەکی زۆر خراپی سیاسی و سەربازی بکەین و بەرەو شەڕی ناوخۆ بچین بیکەین بە ململانەیەکی بنیادنەری ئابووریانە یعنی جۆرێک لە کەبڕکی ئابووری دروستکەن لە نێوان ئەم پارێزگایانەیە زۆر باشە باز لەوە دەکرێت کە سلێمانی بەردەوام سزادرێ بەشێک لە خەڵکی سلێمانیش پێیان وایە هەم یەکێتی و هەم پارتی شزایانەیە لە دەرەوەی ئەم دوو حیزبە کێ ئەتوانێت خزمەتی سلێمانی بکە لە کاتێککە هەموو دەسەڵاتەکان لە ئەم دوو هێزەیە وڵاوە پرسیارێکی قورسە کاگرافێر ینی بە حەقەت
یەکێک لە سیناریۆکان ئەوەیە کە یەکێتی خۆی چاکات خۆی لە فرەجەمسەری و فرەچکە مانەوە نەمانەوە هێزی چەگار لای یەکێتیە هێزێکی تر حەزبێکی تر کە هێزی چەگاری نەبێ زۆر زەحمەتە بتوانێت چاکسازیکەوە بینیشمان بزوتنەوەی گۆڕان کە 25 کورسی هێناوە زۆرینشی هێنا لە مەنتیقەیە نەیتوانی گۆڕانکاریکی ئەو تۆ بکە ئەگەر سیناریۆ هەرە باشەکە ئەوەیە کە یەکێتی خۆی چاکات خۆی لەم فرەجەمسەری و فرەکوێخاییەوە خۆی لەم مافیاگەرێتەیە ڕزگارکە کە هەر بڵین بازرگانێکی جەنگ و دەستی بە سەر مەنتیقەیەک و بیرەنەوت تێکاگرتووە ئەگەر توانێت خۆی چاکات و خزمەتی مەنتیقەکە بکە ئەمە باشترین چارەسەرە ئەگەر ئەوە ژنەکە بەڕاستی پێم وایە سیناریۆکانی تر بەرەو ئاڵۆزی و خراپی زیاتر ئەڕوا بە حەقەت لەبەرەوەی کە تۆ هێزێکی مەدەنی زۆر زەحمەتە لە وڵاتێکی ئاوایە کە بتوانی گۆڕانکاری بکەیت چکە وەکو وتم سوپایەکی نیشتیمانی و نییە کە تۆ بە ئاسانی سڵتە بگریتە دەست و بتوانی گۆڕانکاری بکەیت یا ئابووریکی نیشتیمانی و نیە تەنانەت مەسەن ئابووری ئەم وڵاتە ژوای لێ هاتۆ لە دەستی حیزبەت یعنی ئەگەر حزب چارنەکەی زۆر زەحمەتە حکوومەت و ئیدارە و ئیداری مەحەلی منتیقەی شاکەی توندەی کە ئێستا هەم لەسەر ئاستی سیاسی من لەسەر ئاستی ڕاگەیاندن لە نێوان پارتی و یەکێتی هەیە گلەی ئەوە لەم دوو حیزبەکەیت کە یان گومان دەکرێت لەو ململانەیە کە هەیە ئەگەر بەو جۆرێ لە ڕاگەیاندنەکانەوە باز دەکرێت و خۆیان ئاماژەی پێ دەکەن بۆچی لە حکوومەت وەکو دوو تیمی شەریک بەشدارن و بەردەوامیشن ئەگەر یەکێتی بەو جۆرە دژی ئەو جۆرە مامەڵەکردنەی حکوومەتە لەگەڵ سلێمانی بۆچی ناکشێتەوە وڵی کە ڕێڤێرۆ باشە لە برادرانی کێتی پرسیێنی خۆیان باشتر دەزانن کە بۆچی من بوومە لە جاتی ئەوان ئێستا لە حکوومەتە کشامەوە و ئیشم لەسەر بە هەرێمکردنی پارێزگای سلێمانیە کرد و غازەکەم لە ڕێی عێراقەوە ئەفرۆژ ئەگەر من لە جاتی ئەوان بوومە ئەوە بکەم ینی ئەوم دەستکەوێکە بەڕاستی ئەو گومانە لە جێی خۆی نییە کە لە یەکێتی دەکرێت یان ئەوەی کە پارتی دەیڵێ ڕاستە یەکێتی ئەگەر ناڕازیە بۆچی بەردەوامە لە حکوومەت ینی ئەمە بۆچی یەکلای نابێتەوە بۆ خەڵکو بۆچی ڕوون نابێتەوە وڵا کاگرەڤێر بە قەنەعاتی من ینی تەسەورەکەم کات بتوانێت ئەومان بۆ دەرخاکە ئەجندای کێتی چییە ئایا بەڕاستی ئەوێت خزمەتی ئەم مەنتیقەیە بکە و ئیش لەسەر بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمان و ڕاپەڕینکە و غازەکە لە ڕێی عێراقەوە بفرۆشی و بتوانێت کە چکە کە تۆ غازە لە ڕێی عێراقەوە فرۆش ئەو کاتە توانی موچە دابینکەیتەوە موچە بێنیتەوە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە هەروەها بێت توانی بە پاری پەترۆدۆلار کەرتەکانی کشت و کاڵ و پیشەسازی و گەشتوگوزار لە مەنتیقایە پێشخەی تر وا بکەی کە ئابووریکی فرە سەرچاوە دروستکەی نەک ئابووریکی تاک سەرچاوە پشتبەستوو بنەوە دێنی ئەم مەنتیقەی ئێمە لە دەڤەری سلێمانی و شارەزور بە هەڵ هەتا ئەگاتە هەڵەبجە لە گەرمان و بۆ ڕاپەڕین زەویکی زۆری کشت و کاڵیمان هەیە و ئەتوانین چەنەها کارگەی کشت و کاڵی دروستکەین کە بەروبوومەکانی کشت و کاڵ گۆڕێ بۆ بەروبوومەکانی تری خۆراک وەکو وتم ئەزانی کاک ڕاڤێرمەوە بە قەنەعاتی من بەشێکی ناڵم باڵباڵێن و کێشە و سرعاتی ناویکێتی خۆی بووە لە لایەکی تریژی کێتی و گۆڕان اینجا زاید پارتی ژەمەی قۆستۆتۆ کە زیاتر سزای ئەم مەنتیقەیە بە بەڵام حەزم کرد ینی هەڵە تێگەشتنیەک هەیە زۆر هاوڕێ هەیە جاروبار ئەو قسەیە کە ئەڵێ باشە خۆ پارتی توانای دامەزرانی پۆلیسیکی نییە لە مەنتیقەیە بۆ ئێمە پارتی تۆمەتبارکەین بەزەمە بیرروبۆچوونێکی زۆر هەڵەیە چکە تۆ گەر دیقەتی بە کاگرەڤێریانی پارتی بە سوودوەرگرتن لە سیستەمی مرکزی توانوێتی دەست خاتە بینەخاخای ئەم مەنتیقەیە بۆ نمونە چەندەها پرۆژە هەیە کە پرۆژی استراتیژین بەڵام ئەوان بە سوودوەرگرتنەوەی کە سیستەمەکە مرکزی و دەسەڵات هەمووی لای سەرۆک وەزیرانە نەیان هێشتۆ پرۆژە استراتیجیانە لە مەنتیقەیە بکرێت بەڵام لە مەنتیقەی زۆنی زەردا بە بەردەوامی پرۆژەی استراتیژی کرا و تەطویرمان بە مەنتیقەکانی خۆیان کردو ینی بۆ نمونە گەر بیتە سەر مەلەفی نەوت ئەوان بڵین پارتی لە ڕێی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە زۆربەی وەبەرهێنانی لە مەنتیقەی خۆیان کردووە لە زۆنی زەردا ئەم زۆنی لێ بێبەش کردووە وردە بە پلان و استراتیژ ئیشی کردبووی ئەم مەنتیقەیە برسیکە و لە پڕێکی شابڵێکاکەەوە نەوتەکە لای منە ئێوەش ئیتر من موچە نەنێرێ خانەنشی نەنێرێ بودجەی پەرەپێدانی پارێزگاکان نەنێرێ بە شەنەوت و غاز و بنزین نەنێرێ و وەکوتم نەسری فەرمانگەکان و چۆن ئەڵێ بڵین خەستەخانەکان و داودەرمان نەنێرێ و تۆ ئیتر مەجبورێک کا تەسلیمی ئەجەندای پارتی ینی پارتی بۆ شێوەیە ئەمە بزانم ئێستا لە هەولێر هیچ گرفت و هیچ کێشەیەکی موچە یانباشکردنی موچە نییە لە سلێمانی تەنیا سبێنێ دەوامەوە دواتر پشوویەکی چەند ڕۆژی ڕاگەیەنرێ ژمارێکی زۆر لە وەزارەت لە سنووری سلێمانی موچەکانیان وەرنەگرتووە بەڕاستی هاوڵاتی ئەوەی کە موچەخۆر و ئێستا موچەکەی وەرنەگرتو و دواکەوتووە موچەکەی پرسیار لە کێ بکە لە یەکێتی بکە کە حاکمی سنووری سەوزە و موچە لە بانکەکانە نییە پارە نییە یان گلەیی لە پارتی بکە کە حکوومەتە ئەوان وەکو حکوومەتی هەرێم دەڵێن ئێمە پارە دەنێرین بۆ بانکەکانی سلێمانی بەڵام نامێنێت خەڵک چی بکات لە ئەزانی
ئەوەی من ئاگادار بم پارتی حکومت واناڵێ حکومەتەڵێ لە بەروی سلێمانی بە شەپاری خۆی نانێرێ بۆیە منیش موچە نانێرمێنی ئەوەی کە من ئاگادار بم ئارگومنتەکە و مناقەشەکە بۆ شێوەیە نردنی پارەکە هەر دانانی پارەکە لە سنووری سلێمانی لە چوارچێوەی داهاتی حکوومەتە بەتەکیدکە لەسەر ئەمەیە ینی بچێتەوە هەولێر و بێتەوە یان هەر سنووری سلێمانی پارەکە بچێتە بانکەوە بۆ خەڵک جیاوازیەکی ئەوتوێ نیە یان بۆ حکوومەت بەڵام حکوومەتی هەرێم باز لەوە دەکات هەڵبەت بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان باز لەوە دەکات کە ئەو داهاتە یان ئەو بەشە داهاتەی حکوومەتی هەرێم لە سنووری سلێمانی بۆ موچە دابی نەکرێت بۆ موچە سەرف ناکرێت و دەخورێت ئەزانی کاگڕاڤیار ینی چۆنەڵی وەکو وتم دیسان ئەم پرسیارە لە برادرانی کێتیبکی باشترە بەڵام من وەکو کەسێک کە لە دوورەوە سیرکەم ئەوەی کە ئەیبینم پێش هەموو شتێنی ئەم منتیقەیە ڕاستە بەڵێ لە سەر سنوور لە خاڵە سنووریەکان بەڵێ قاچاقی هەیە وەکو چۆن لەم سنووری سەوسەیە لە سنووری زەردیش هەیە ینی مشتێکی شاراوە نییە بەڵام ئەگەر تۆ دیقەتی بێ جارێ ئەم منتیقەی زۆنی سەوزە سنووری بەس بە ئێرانەوەیە کە بڵێن باشماخ و پەروێزخانە بەڵام ئەوان سنووری حاجە عومەرانیان هەیە لەگەڵ ئێرانە سنووری برایم خەلیلیان هەیە لەگەڵ تورکیا و سنووریان هەیە بە سووریا شۆکە فێشخاپورە لەبەرەوە ئەوان بە سێ دەوڵەتەوە ئێمە تەنها بە دەوڵەتێکوین ئەمە یەک دوو ئەوکوتم ئەوان لە ڕێی وەزارەتی سامانە سروشتەکانەوە کارێکیان کردووە کە زۆربەی ئیسیسمارات و وەبەرهێنان لە منتیقەی ئەوانە بکرێن نەوت لە منتیقەی ئەوانە دەربێنرێ بێگومان تۆ سەرچاوی داهاتە زیاتر بێ لە منتیقەیە زائیدەن حکومت خۆی وای کردووە کە ئابلوقەی ئەم منتیقەیە بێ سا بۆ نمونە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە کارێکی کردووە کە لە سایە نەونووی وەبەرهێنانی دەرەکی لە منتیقەی زۆنی زەردا بێ لە سایە کەمتریشی لە منتیقەیە ئێکە تۆ کۆمپانیا نەبێت کار نەبێت وەبەرهێنانی دەرەکی و نەبێت ئیسیسماری نەوتی لە منتیقەیە نەکرێ و خۆشە تەنها سنوورە بەیەک وڵاتەوە بێ و ئەو وڵاتەش خۆی حەساری لەسەر بێ بێگومان ئەم منتیقەیە ینی ئەخینکێ لە ڕووی ئابوووریەوە تۆ ناکرێ هیچ مافێکی ئەم منتیقەیە نەی بەڵام داوای هەموو ئەرکێکی لێ بکەی و کری ئاوی لەسەر زیاب بکەی کری بڵین کارەبای لەسەر زیاب بکەی باج و ڕسوماتی لەسەر زیاب بکەی ینی ئەمە معقول نیە تۆ یا ئەوەتانێ بارێکی ئابووری باشی بۆ بڕەخسێنە بۆ یەش توانێت داهاتە بۆ بگەڕێنێتەوە بەڵام کە تۆ لەم لاوی خینکێنی و چۆن توانێت داهات بۆ تۆ بگەڕێنێتەوە بەردەوامبوونیدا بەم جۆرە بە چی دەگات بڵین بەردەوامبوونی لەم شازی ئێستا بەم دۆخی کە ئێستا هەیە دۆخی سلێمانی ئەگەر بەردەوام بێت وەڵام ئەمە جێی قبول نییە بە حەقت ینی ئەبێ لایەک بەلایەک بکەیتەوە چکە ئەگەر یەکێتی نەتوانێت ئەو غازە لە ڕێی عێراقەوە بفرۆشێت و مستحقاتی خەڵکی ئەم دەڤەرە خەڵکی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گرمان و ڕاپەڕین دابینکە خەڵکی سلێمانی لە یەکێتیشی قبول ناکە بەڕاستی چکە پێشتر کە قبول کراوە ئیتر خەڵک گەیشتۆتە تینی ینی وەکو چۆنەڵی کە جامپڕ بوو لێرژە ئیتر خەڵکی دەڤەری داوا دەکرێت ڕێککەوتن لەگەڵ بەغدا بکرێت تۆمەتبار دەکرێن بەوەی کە هەرێمی کوردستان تەسلیم بە عێراق دەکەنەوە بۆچی ئەم تێڕوانی نەهەیە ئەزانی کاک ڕاڤیار تۆ ئەگەر دیقەتی بی ینی تۆ مەسەن وەکو وتم ئەگەر مەسەلە قەومیەت یا مەسەلەی نیشتیمانپەروەری یا کوردایەتی بە دروشم بێ دروشم ئاسانە مزایدەی سیاسی هەموو زۆربەی حزبەکانی کەن بەڵام تۆ دیقەتی بە ینی پارتی لە ڕێی ڕێفراندۆمێکی ساختەوە چوو لە سایە پەنجاوەیەکی خاکی کوردستانی لە دەزا بە کەرکووکیشەوە بەڵام ئێستا ژەڵێ وەڵامە تاپۆرێکی ڕەشەوە لە گیرفانمە ئێخۆ من مزایدەم بۆچێ کە من خاکەکەم لە دەست چوو بێ من تاپۆی ڕەشم بۆچێ لە گیرفانمە کە سەروەری خاکەکەم لە دەستزابێ کە کەرکووکم لە دەزابێ کە خانەقین و جەلەولا ئەو منتیقانم لە دەزابێ کە منتیقی شنگال و ئەو منتیقە کوردیانی لای مسڵەوەی لە دەستم مابێ کە زیدیەکانم تووشی ئەو دەردەسەریە کرد بێت کە من دروشم نایە شتێک بێ لەسەر ینی کەمناڵە من مەبەسم وەکو هاوڵاتیە قساکەم ینی ئێمە شتی واقعیمان ئەوێ و زۆر جار هەبووە بەداخەوە وەکو چۆن ئەم بەم ڕێفراندۆمە ساختەیە کەرکووکیان لە دەزا یانێ سلێمانی جووا لێ بکەن من پێم وایە کە لە حەلە هەرە باشەکان ئەوەیە کاگڕاڤیار ئەگەر لە ڕێی مادی سەوچلەوە وردە ئەتوانین مەسەلەن هەم پارێزگای سلێمانی و پارێزگای کەرکووکیش بن بە هەرێمێک چکە هەم لە ڕووی جوگرافیەوە نزیکن لە یەکەوە لە ڕووی مێژووی کەلتوریشەوە هاوبەشێکی و نزیکیکی زۆر لە نێوان سلێمانی و کەرکووکە هەبوو تەنانەت لە کۆنا کە ئەوی پێ ئەوترێ ویلایەتی شارەزۆر کەرکووک پایتەختی بووە ئەکرێ ئەم منتیقەیەش دیسان بکرێ بە هەرێمێک و بهێنرێتەوە سەر هەرێمی کوردستان یاخود وەکو ینی زۆر ئاساییشە ئێستا زۆر وڵات هەیە مەسەلەن وەکوتم ئەڵمانیا چەند هەرێمێکە یا ئەمریکا چەند ویلایەتێکە یا سویسرا چەند کانتۆنێکە یا ئیمارەت چەند ئیمارەتێکە ینی قەیچێکە بەمە دوو هەرێم بین سوپاس بەڕێز بەیار عومەر ماستەر لە پلانسازی شار و هەرێمەکان سوپاس بۆ ئەو دەرفەتە ڕێزی کێڕاڤیار بەڕێز سوپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت